عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆە دوا هەناسەمە دەست پێکردنی مەیل و تاسە مەیل و تاسەمە عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆە دوا هەناسەمە دەست پێکردنی مەیل و تاسە مەیل و تاسەمە وێرانت کردم ماڵ وێران نەبی بڕۆ لە دوای من خاوەدان نەبی وتیان بۆ کەسێ یاو کە بوت بمرێ یاو تاومای کە دەستم بگرێ عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆە دوا هەناسەمە دەست پێکردنی مەیل و تاسە مەیل و تاسەمە وتت مەترسە بێ بگرە دەستم لە بێ کەسی تای هەر خۆم گشکەستە لە کەس نەترسە بوومە هاو نەفەس نەمزاری دەستت ئایا بێتە قەفەس